تەوەری یەکەمی بەرنامەی بانی باش کوردستان باس لە لە دەستدانی ئەو تایبەتمەندیانەکەن کە تاکەیەک بابوونی چاولێکەر یاخود چاوەڕێنە ژیانی خەڵک ئۆقرەی لە خۆی دانەهێشت و ئایا ئەو تاکە بپێویستە چی بکات چۆن تاکەی خاوەنی کەسایەتی خۆی بێت نەوەک هەڵدا ببێ بە کەسێکی تر یاخود ئەو شتانی کە کەسێکی تر خاوەنێتی ئەم بەدەستی بێنێت و ئەمە بەسەر گفتوگۆی زیاتر بە میوانداری مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ بەخێر بێی مامۆستا سپاس بۆ ئاماژەبوونە. ئێمە باس لە ئەو کاریگەریانەکەن کە تاکێک وە لە دەکات لە سەی بەرامبەر بکاتەوە شتێک دەچێتە قاڵوی ئەوەی کە تاکەی تایبەتمەندەکانی خۆی لە دەستبات و لە هەمان کاتدا چاوەڕێتە ژیان و کەسانی تر هەڵبەوکو کەسێکی تری لێبێ. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. طبعا چاولێکردن لەدایکبووی ئەمڕۆ نییە و هیچ دوێنێ نزیک نییە وەکو لە مێژەوە ئەم چاولێکردن هەیە و بە ئیتیفاقی هەموو زانایان ئەوانی لەم وارەیە ئیشەکەن چاولێکردن نەخۆشیە ئیلا لە حاڵەتێکانە بێ لە سیاقی قسەکانمە ئاماژەی پێیە. چاولێکردن و لاساییکردنەوەی خەڵک بەڵکو بەو هەیئەت و سوورەتەنە کە ئیستا لە تیڤە ئەمین یاخود لە بەرنامەکانە سازەکرێکێت لاسایی فەنانێکە کاتەوە یان ممەثلێک بەڵکو چاولێکەری لە نەمەڵی ژیانە لە ڕۆژانەی ئینسانە لە طبعە جاری وایە ئینسان چاولێکەری شکلی یەکێکە کات چاولێکەری طبعی یەکێکە کات چاولێکەری تەسەڕوفاتێکی ڕۆژانەی کەسێک ئەکات یعنی ئەمە چی وای لێ هۆکارەکەی چییە؟ یەکەم زانایانی ئەم بوارە ئەڵێن ئەوەیە کە ئەو ئینسانە سیقەی بەخۆی نییە و ئەو ئینسانە لە خۆی ڕازی نییە و ئەو ئینسانە شخصیەتی لاوازە زەعیفە یعنی ناتوانێت شخصیەتی حەقیقی خۆی دەرخات ناتوانێت ئاماژە بیا بە ناخی خۆی بۆیە التیجا ئەکات و لە خۆی ئەکات کە چاو لە کەسێک بکات کە ئەم کەسە جێی سەرنجە بۆ ئەم کەسەی کە چاوی لێ ئەکات یعنی مەزدەری ئیعجابیەتی و لە هەموو قۆناغەکانە چاو لێکردن ناجح نابێت سەر ناکەوێت و ئەو ئینسانە ناتوانێت ژیانێک بێتە سەر وەکو کەسەکە هەیەی کەسەکەی کە چاوی لێ ئەکرێت لەبەر ئەوەی خۆی پەروەردگار کاتێککە ئەم مرۆڤەی دروست کردووە هەموو کەسێ لە داخیا سڕێکی تیاداناوە یعنی نهێنێکی تیادانا ئەو نهێنیە ئەو ئیلهامانەیە کە هەمومان ئەو ئیلهامانەی خۆی پەروەردگارە کە چاندوێتی لە ناخمانە و پێی داوین ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەوە کە نهێنیەکە بدۆزمەوە بزانم من ئەتوانم لە چ بوارێکە ئەتوانم خزمەت کەم کەواتە چاولێکەری و لێ کات کە تۆ ئەو نهێنیە کە لە ناو کەسایەتی تۆیە هەیە لە نێو ژیانی تۆ داهەیە نەیدۆزیتەوە ئەو چاولێکەریە بزە بەدوات لێکا کە زەربەیەک ئەیان لە ژیانت تۆ هەمیشە لە باتی ئەوەی لە مقدیمەبی لە پێشەوەبی هەمیشە ئەبی بە کلیک دوو لە ڕووی جەنابتان و بیسەری بەڕێز و بینەری بەڕێز هەمیشە ئەبی بە وەکوتم لە دواوە ئەبێتۆ تابعی کەسێکی کەوی کە ئەمە کەسێک شخصیەتێکی مەذمومە قورئانیش ئاماژەی پیاوە فەرموویەتی لیمەن شاء منکم ئەن یتقدم ويتأخر ئەبێ ئینسان هەموو ڕۆژێ لە تەقدمە بێت چاو لێکردن وا لە خەڵکەکە ناکات کە هەموو ڕۆژێ لە تەقدمە بەڵکو وای لێکا کە هەموو ڕۆژێ لە دواکەوتنا بێ من حيث لا يدري کە خۆشی نازانێت فەقیرە بۆیە وەکو جناب فەرموود دوات لێکا کە تۆ ژیانی خۆت لەدەستبەی نەمەڵی خۆت لەدەستبەی ئەخلاقیاتی خۆت لەدەستبەی طبعی خۆت لەدەستبەی پەروەردەی خۆت لەدەستبەیت کاتە ئەمە نیشانەی ئەوەیە کە کەسەکە خۆی لەبیر دەچێتەوە کەسەکە شخصی خۆی لەبیر دەچێتەوە و ئەگەر خۆی شخص چییە یعنی پێناسەی شخص ئەم جستەیە نییە پێناسەی شخص ناخە یعنی ئێستا جەنابەت بەیانی هاتووی بۆی بەنام پێشکەشەکەی ئەوە ناخە تەحفیزەکە ئەوە ناخە پاڵت پێوانێ ئەوە ناخە تەشجیع دەکات ئەوە باڵتین و ڕۆح و دڵە هانتەیە شخصی تۆ ئەم دوو دەست و دوو قاچە ئەگەر غیرەی لەگەڵانە بێت قووەتی داخلی لەگەڵانە بێت ئیتر هەبێ بوون و نەبوونی وەکو یەک وایە باش ئەو شخصی کە تۆ باسیەکەیت کە باز لەو ناخاکەیت کە بێتە هاندەر و پاڵپشت و پاڵنار بۆ ئەو تاکە کەواتە لێرەدا پەروەردە لە هەمان کاتێکمە بازە پەروەردە و ئاکارەکەین خێزان و دێک و باوکم باوانمان بە بیردادێت کەواتە ئان لێرەدا چۆن ڕۆڵ دەگێڕن و ئەم بە منداڵەیان بە جۆرێکی وا بێت چاو نەبڕێت هەم ژیانی خەڵک هەم تووشی لەسایکردنەوە نەبێت لەو قەڵبەدا بمێنێتەوە واتە لە قەڵبێکدا گیر بخوات طبعا هەموو کاتێوتومە باوکودای گەورەترین ئەکتەرن لە ژیانی مناڵەکەیانە یعنی ئێمە سەیری فلیمێکەکەین فلیمەکە بەطەریکە عادەتەن جاری وایە بەطەلەکە لە کوڕکچێک پێگەن مەسەلەن ئەو کوڕکچە لە ژیانی مناڵە دایک و باوکەکەیە گەورەترین و بەهێزترین ئەکتەرن لە ژیانی مناڵەکەیە کە مناڵەکە و لە مناڵەکە بکەن چاو لەم دوو شخصە بکەن چاو لە کەسی کە نەکەن چونکە ئەم دایک و باوکە چاوی ژیان لێ بکەیت
تۆ یعنی شتێکی باشت کردووە خراپ نییە یعنی لەو بابەتەیە بۆیە دەکرێت منداڵش کۆپی پەیستی دایک و باوکی بە کۆپی بەیستی طبعی ئەو دوو کەسە نابێ ببن بۆ لەبەر ئەوەی وەکو وتم لە ناخمانە ئێمە شتێکەیە هەر لە مناڵیەوە دەرەکە دایک و باوکی ئیش لەسەر ئەم نهێنیە بکەن ئەم مناڵە واز لێ بێنن بەڵام لەژێر پەروەردەیەکی ساغ و سەلیما بن یعنی پەروەردە چییە پەروەردە ئەوەیە بنەماکانی ئەبێ بیگەڕێنیتەوە بۆ ئەو کەسێک کە دروستی کردی کە خۆی پەروەردگارە جەل جەلاله دووهەم بیئەیەکی سەلیم بیئە سەلیمەکەی اعتیمادی لەسەر ئەوەیە کە هەموو ژیرەکان هەموو عاقڵەکان بڵێن ئەم بیئەیە سەلیمە هەموو ئەو کەسانی کە یوشار ئیلەیهم بالبەنان یعنی دەستیان بۆ ڕائەکێشرێ کە عاقڵن لە کۆمەڵگایە بڵێن فعلا ئەمە باشە ئەمە خراپە ئەمە حەسەنە ئەمە قەبیحە ئەمە خێرە ئەمە شەڕە ئەمە جوانە ئەمە ناشرینە مەبەستم لە خەڵقەکانیە بەڵکو لە تەسەڕوفەکایە چونکە وەکو خەڵق کەس نییە ناشرین بێ هەر هەمووی جوانە جوان سپیەکی ئێمە لە سوودان فسێ ناژی ڕەشێکیش لێرە فسێک ناژی کەواتە هەمووی لە شوێنی خۆیان سەنگینە هەمووی لە شوێنی خۆیان مەلیکە بۆیە ئەبێ ئەم دایک و باوکە زۆر مهم من کە اعتیمادی کولی بکەن لەسەر هەندێک بناغە و هەندێک ئەساسیات بۆ ئەم مناڵە بۆ ئەوەی کۆڵەوار نەبن لە مستەقبەلا و ئیستیعانە بکەن ئەم دایک و باوکە چەنە نەخوێنەوار بن و چەنە ئاستی سەقافیان مەسەلەن بەرز نەبێت ئەبێ ئیستیعانە بکەن ئەبێ هەوڵ بدەن ئەبێ پارەیان گیرفانیان کاتیان بخەنە گەڕ بۆ پێگەیاندنی ئەم کەسە بۆ ئەوەی کەسێکی سەلیمی لێ دەرچێت کەسی سەلیم چاو لە کەس ناکە کەسی نەخۆشە چاو لە ئەم و ئەوەکە و مۆدل و مۆدلبازی ئەکا و هەر ڕۆژە لەسەر تایمێکە هەر ڕۆژە لەسەر تەوەجوهی بۆ قیبلەیەکە بەڵام کەسێک کە پەروەردە کرا و کەسێک کە پێی وترا و کەسێک کە زەرعی ئەو شتە جوانانەی تیا کرا بە مناڵی ما ممکن تەنازولی لێ بکات بەڵێ مامۆستا ئەگەر من هەر لە چۆرچەوی خێزاندا بمێنمەوە هەندێک جار خێزان لە دایک و باوکو یەک منداڵ پێکنە لاوانەیە برایەکی گەورەی هەبێ یاخود خوشکێکی گەوری هەبێ ئەو منداڵە دایک و باوک لاوانەیە چاڕادەیەک بەبێ ئاگای خۆیان زیاتر گرنگی بدەن بەوی کوڕێکی تریانواتە کەسە گەورەکەی ماڵەوەیان منداڵەکە لەو حاڵەتەدا زۆرجار چاو لە کوڕە گەورەکە دەکە یاخود لە برا گەورەکەی خوشکە گەورەکەی دەکات ئەم چاو لێکەری لێرەدا زیان بەخش ئەگەر هەوڵ بجا وەکو ئەو باش بێت و دایک و باوکی خۆشیان بێت یاخود چی طبعا ئێمە کەوتمان یعنی دروستکردنی بیئەیەکی مولائم بۆ ئەو مناڵە هەر کەسێ لە ئەندامانی ئەو ماڵە ئەگەر باش بن ئەم مناڵە چاویان لێ بکات لە شتە باشەکانە لە شتە باشەکانە کە ئیسە بۆ نمونە چاولێکەری لە ئیبتیکار و لە تەکنەلۆژیا و لە هەندی علوم و ئەم مەسائلانە کە ئێمە چاوکەین لە ئومەتەکانی کە بۆ ئەوەی ژیانی خۆمانی پێ خۆشکەین و ژیانی خۆمانی پێ ئاسان بکەین و خزمەتی هاوڵاتی خۆمانی پێ بکەین ئەمە لا بەس ئەمە فەبیها و نعمە زۆر شتێکی باشە یاخوا دەستیان خۆش بێ بەڵام ئەو چاولێکردنە ئەڵێن ئێمە کە وەکو وتم هەمیشە بەرەو دۆڵتە باوە بەرەو دواتەوە باوە هیچ یعنی خۆشیەک نادا لەزەتێک نادا ئەگەر لەزەتی ژیباتێک کاتیە تەنها خۆت لەزەتی لێەکەی بابزانی هەچ کەسێک چاو لە کەسێ بکات قەت وەکو ئەو کەسە لە ناو کۆمەلگایە جێ خۆی ناکاتەوە لەبەرەوەی وەکیل قەت وەکو ئەسیل نییە و کەسێک کە هی خۆی نەبێ ناتوانێت شتەکە جوان بگەینێ وەکو کەسەکە چونکە کەسەکە بولهەمە لەخواوە ئەوی پێدراوە تۆ بیت بدەوێت ئەو صیفەتەی ئەو ڕاکێشی بۆ خۆت کە صیفەتێکی هاتا مەسائلی خەلقی و خولوقی خەلقی مەبەستم دەموچاو گۆڕینە ئیسە خەڵک جاری ئیسە هەندێک تەقاریر هەیە کە یعنی وەکو ممەثیلەکان وەکو ئەکتەرەکان خەڵک خۆیان لە قاڵب ئەدەن و عملیاتیان بۆ ئەکرێ یاخود خولوقی واتە ئەخلاقیات قسەکردن جۆری وتنت و مەسائلی يعني إشاراتي دس وإشاراتي تشاو أمانة إيسا خلق تقليد يكا أما مشكلة كيه صوت جاري وهاي بويا أمانة هر هموي إن جالسلو أو هيك تقليدي جياني مقابلك يعني وكو مقارنة بكم بجنابته إن جا لقل جا تقليد بك مثلا أو باشترى أبي من يجوك أو دولة من ترى من يجوك أو كسابتي هموشتك مسائل دولماني ومسائل معيشة تفنن يعني هنرة أبي إنسان فيري بيت وهولي بو بدات دەوڵەمەنی ئەوە نییە من چاو لە فڵان کەم منی ژوەک ئەو دەوڵەمەند بم بەڵکو ئەمە هەمووی ئەگەڕێتەوە ئەم قسانەی من ئەگەڕێتەوە بۆ قەناعەتی ناخ ئینسان کە پەروەردە کرا کاتێکە گەورە بوو ئیتر خۆ پەروەردەی دایک و باوکی جاری وایە دایک و باوکی لە هەر لە مناڵیەوە لەدەست ئەدات ئەم مناڵە ئەبێ ئەوە على الأقل تربیەت بدرێ کە هەست بە عەقلی خۆی بکە هەست بە ژیری خۆی بکە کە هەستی بە ژیری خۆی کرد ئەتوانێ ئەو کاتە خۆی بدۆزێتەوە کە خۆی دۆزیەوە شتەکانی بۆ یەکلا ئەبێتەوە يعني أبي أو قناعة داخلية بۆ دروست بێ کە
ئەوانەی لای تۆیە لای خوشەکەت نییە، لای کەسەکەت نییە، لای دراوسەکەت نییە. تۆ مواصفاتی خۆتت هەیە، تۆ ئیشوکاری خۆتت هەیە، تۆ ئیلهامی خۆتت هەیە و تۆ طبعی خۆتت هەیە. ئەمانە ئەبێ یەکلا بێتەوە لای ئەو کەسە. کاتە چاودێریکردنی ژیانی خەڵک و پێزانینیان بۆی کە خاوەنی کۆمەڵێک شتن تۆ هەڵبیت تۆ خاوەنی ئەم کۆمەڵە شتانەبی، بەڵام کە ئەزانیت لە حەجێکە سنوورێکە ئەوەستی و پێی ناگەیت ژایەتی ئەم کەسە ئاکات، ئەمە ئەگەڕێتە بۆی ئەم کەسە کەسایەتێکی لاوازی هەیە یاخود ئێوە چۆن ئەمە هەڵەسەنگێرن. خۆی ئەو کەسەی کە هەر وەکو ئەوی پێ ناکرێت، هەروەکو مقابلی پێ ناکرێت، بۆ زۆر هەوڵی داد نەگەیشت بەوەی کە ئەو پێگەیشتووە کە دەست ئەکات محارەبەکردن یاخود بە پێچەوانە و زدی ئەوە ئیشەکە مامەڵاکات. ئەمە وەکو وتم یەکێکە لە نەخۆشیە سەرسەختە بەدبەختەکان، ئەوانەی کە ئەم کەسە تەدمیر و تەحتیمەکان لە مەودایەکی کەمە کە دوای فترەیەکی کەم خۆی پێزانێت چی کردووە و چ خراپەیەکی کردو بەرامبەر خۆی و بەرامبەر کۆمەڵگای. لەبەر ئەوە هەچ کەسێک ئیشێکی ئەنجامدا من پێم نەکرا بیکەم، باشترین نقطە و خاڵ ئەوەیە کە من خۆمی پێ پەروەردە بکەم، ئەوەیە دەستخۆشی لەو تەرجیع و تەحفیزی کەم زیاتر هانی بدەم و وەکو وتم ئەو ناخەی خۆم باتیلم ناخم قەناعات لای خۆم دروستکەم کە ئەو توانایی بەوە بە من نییە لەو بوارە، بەڵام لە بوارێکا من لەو بەقەوەترم، لە بوارێکا من لەو باشترم. هیوا هەیە عقلی دنیای پێ بەڵام مناڵی نییە، هیوا هەیە دە مناڵی هەیە بەڵام شادەی نییە، هیوا هەیە دەوڵەمەنە بەڵام مناڵی نییە، هیوا هەیە یەک دەرزەن کچی هەیە کوڕی نییە. کەواتە کەمالیاتی مطلق بۆ خۆی پەروەردگارە جەل جەلاله. ئێمە هەر بێ نەقسێکمان هەبێ، نابێ فولبی فولبوون نییە، شتیوان نییە. یعنی تۆ لەگەڵ خالق و مەخلوق نابێ متەساوی بن، حتا پێغەمبەران مەراتیب لەگەڵ خەڵکەکانی کەیە. بۆیە دەستی لاواز ناتوانێت نامە هەڵگرێت و ملێک کە خوار بێ و لار بێ و شۆڕ بێ ناتوانێت مهمەیەکی پێ بەخشی. هەمیشە ئەبێ ملقید بێ و ملبەرز بێ و دەستەکان سابت بن و ڕاسخ بن و ئەم دوو لاقەی ئەم دوو قاچی کە خوا پێداوین ئەوەیە کە ژیانمان بۆ دروستەکە. ئەم دوو قاچە ئەبێ ڕاسخ بن، ئەبێ سابت بن، ئەبێ جێگیر بن، ئەبێ هەنگاوەکانم سەنگین بن، ئەبێ من بچم بەدەم شتەکانەوە بە دیراست و خێتا. ئینسان بۆیە چاو لە خەڵکەکات یەکەم قۆناغی چاو لێکردن ئیهتیمامە. یعنی من کە چاو لە جەنابەتەکەم ئیهتیمام ئەدەم بە شخصی تۆ، بە ژیانی تۆ، باشە ئەو ئیهتیمامە بۆ نەکرێت بە خۆمی بدەم، بۆ خۆم ملا خۆش نەبێت. باش مامۆستا هەندێک جار کێشەکە ئەوەیە دەوروبەرەکەت ئەوەندە ئێتیمام بەوەی تەنیشتت ئەدەن بە کەسەکەی بەرامبەرت ئەدەن وات لێ کات حەزت بکەیتەوە کۆ بیت. لەو کاتەیە تۆ خەتات چێ بتەوێت تۆش باشبی. یعنی کەسەکانی نزیکت هەردێ بەڵێ لەنە کۆمەڵگەیەکدا دەژیت کە زیاتر بایەق بە کەسێکی تر دەدەن، تۆ دەتەوێت تۆ ئەو کەسە بێ بۆی زیاتر بایەق بە تۆ بدەن ئەوجا. ئەو مەسئلەیە ئەگەڕێتەوە بۆ ژیری ئەو کەسە، ئەبێ ئەوەنە میقداری عەقڵمان کارا بێت، ژیریمان موجود بێ، وجودی هەبێ کە خۆم هەستی پێ بکەم ژیرم فعلا کە بۆ خەڵک نەژیم و لە پێناوی خەڵکان نەژیم و کۆنتڕۆڵ نەبن بەدەست کەسەوە، کەس نەتوانێت هەڵم بەزێنێ، کەس نەتوانێت تووڕەم بکات، شخصیەتی خۆم بەدەست خۆم بێ، ناخی خۆم ئاسوودە بم لەگەڵیا. یعنی ئەوانەی کە چاو لە مقابلەکەن یعنی ناخیان ئاسوودە نییە و ئەوەی کە هەیەی پێ ڕازی نییە. ئێستا عولەمای علم النفس کاتێک کە باسی میکیاجی ئافرەتەکەن ولو باسی نەکەم، یعنی کە باسی میکیاجی ئافرەتەکەن ئەڵێن یەکێ لە هۆکارەکان ئەوەیە مەسەرەن هەندێک طبعاً هەمووی نە ئەڵێ بە میکیاجە خۆم جوانەکەم، هەندێکیان ئەڵێن خۆم جوانتر ئەەکەم. جا ئەم مەسائلانە ئەبێ ئینسان قەناعاتی بۆ دروست بێ بۆ یەک پێش میکیاج کە تۆ دەموچاوێکت هەیە پێت دراوە خۆی پەروەردگار پێی بەخشیوی دیاریە بۆ تۆ هاتووە، تۆ تەسمیمی لوتی من و تۆ بەس دەموچاوەیە یەک دەستکاری بکەم من تووشی خەلەلە بم. مەسەلە ئەوە نییە یعنی بخەیتە قاڵبی ئیمانداری و غەیری ئیمانداری. هەر ئیسا عولەمای نەفسیش ئەو حەقیقەتەیان لا دروست بووە کە تەسمیم و خەریتەی دەموچاوی ئەو کەسە لەگەڵ هەیئەتیا هاتووە، لەگەڵ شقلیا هەر بۆ ئەوە گونجێت. بۆیە یعنی یەکێ لە معجزەکان ئەوەیە کە کەس لە کەس ناچێت، بۆیە خوا کەسی لە کەس یعنی نەشوباندووە بە کەس بۆ ئەوی هەر یەکەم مامەڵەی خۆی بکات، چونکە حەدیقە بە چەنەها گوڵەوە جوانە، هەر هەمووی یەک نەوع گوڵ بێت ئیسیفادەی نییە، ئیسیفادەی بەڵکو ئیتر من تااقەتم نییە یەک گوڵیانە بینم چونکە هەمووی ڕیزەکە هەموویە بۆچی بچم. بەڵام ئەگەر تۆ یعنی گۆڕانکاری و متەنەویع بێ حەزەکەی شەوقت هەیە کە تۆ هەمووی ببینی بیبینیت. بۆیە ئەم مەسئلەی
چاولێکردنەوە کوتم یەکەم مەرحەلەی ئیهتیمام بە خۆتت خۆش بوێ و خۆتت لا مهم بێ گرنگ بێ ئیهتیمامدان بە خودی شخصی خۆت بە ناخت پەروەردەکردنت خۆت بدۆزیتەوە ئێمە ناگەین هەتا خۆمان نەدۆزینەوە ئەگەر خۆت دۆزیەوە ئەتوانی مامەڵەی جوان بکەیت و ئەتوانی کاری باش ئەنجام بدەیت و هەچ کەسێک هەدەفێکی خستە بەرچاوی و بەردەمی نابێ ئاوەڕباتەوە بۆ دواوە چونکە هەتا قورئانیش ئەفەرمێ ولا يلتفت منكم أحد وامضوا حيث تؤمرون التفاتە ئاوردانەوەیە هەمیشە ئاوردانەوەت نەبێ لە ڕێگە هەدەفت هەیە یەک دقە ئاوڕ بیتەوە تو تاخیرە بی لە ڕەکبەکە تاخیرە بی لە مەجموعەکەت هەوڵ بە زوو بگەیت زوو تەواوی کەیت زوو بەدەستی بێنیت زوو هەمووی زوو بۆ لەبەر ئەوەی تۆ ئیشی کەت هەیە کاری کەت هەیە بەمە ژیانی تۆ تاوا نابێ بە قۆناغی بەکەلەریۆس تاوا نابێ ژیانت تۆ دوای ئەوە ماستەرت هەیە دوای ئەوە دکتۆرات هەیە دوای ئەوە ئەلقابی عیلمیت هەیە پرۆفیسۆرت هەیە دوای پرۆفیسۆر پێویستە بەوەیە تۆ دەستی تۆ بینن شتەکانت ببینن خەڵک تۆ هۆنیە لەوانەوە دانیشی لە هەموو قۆناغێکە ئینسان نابێ دانیشێ بەڵکو بێ لە تەقەدومات بەڵێ لە قسەکانتە ئەمەژت بە کۆنتترۆلکردنی تاکە لەلایەن دەوروبەرەوە گەر بێت و تاکێک کۆنتترۆل بکرێت لەلایەن دەوروبەرەوە بۆ هەر بار و جۆخێک بێت یاخود ڕاکشنی بەرامبەر هەر بار و جۆخێکدا هەبێت ئەمە وا دەکات کە ئەو تاکە کەسایەتی خۆی دۆڕاند و یاخود هەز بە کەم و کوڕەکانی خۆی دەکات بۆی بە پێی بار و جۆخەکان کەسایەتیەکانی دەگۆڕێ خۆی مەسئلەکە لێرایە جاری وایە پەروەردەکە سەقەتە بە سەقەتی پەروەردەکراوە بەڵام ئەم کەسە ئەو نا ژیر و عاقڵ نییە کاتێکە گەورە ئەبێ باڵغە بێ بیر کاتەوە بەسەنە بڵێ من ئەم یعنی ئینسافمان نییە عەدالەتمان نییە لەگەڵ خۆمانە بڵین ئەم پەروەردەی من سەقەتە با من دانی پیا بنێم با من اعترافی پێ بکەم هەوڵ بەم خۆم بگۆڕم سلوکی ئینسان لە 100% نەگۆڕ نییە بەڵکو سلوک ئەتوانی گۆڕانکاری تیا بکەیت لە سلوکە نەک لە قسەکردنا نەک لە ئیشاراتی چاوە نەک لە دەسا بەڵکو سلوک حتى ئەو مەسائلانەی ساندی علەمای تەنبیهی بەشەری و علمی نەفسی ئیشەکەن حتى مەسائلی دەس و چاو و ئەتوانی خۆت کۆنتڕۆڵ بکەیت فەوردە و ئینسان زۆر بەقەوەتە ئینسان زۆر بە هیممەتە زۆر بە هەڵمەتە زۆر بە هەڵپەیە بەڵام نایخەینە گەڕ ئێمە هەمیشە یعنی شەحنمان نییە و ئاگامە لە خۆمان نییە بۆیە ئەو قسەی کە جەنابە فەرمووت ئەو پەروەردەیە ئەگەر سەقەت بوو ئەبێ من فریای خۆم بکەوم جاری وایە من گوێم لێ لە خوێندکارەکان تەلەبەکان کە قسەمان بۆکەن هەتا ئێستا باوکو دایمانە شوێن نەسیحەتێکم بکە ئەمە زۆر مهمە بەس دەرکی بەمە کردووە ئەمە زۆر مهمە کەواتە ئەمە گەیشتۆتە مەرحەلەیەک قۆناغێک کە ئیهتیمام بە خۆی بدات و خۆی بدۆزێتەوە و چاویش ئەگەر بکات چاو لە شتی باشەکات چاو لە شتی خراپ ناکات شتێکی خراپ چییە؟ خراپی ئەوەیە یان ئەبێ بەلەکە بۆ ئەخلاقت یان ئەوەیە ئەبێ بەلەکە بۆ جەستت ئیسا ئاخر ئەیسا خەڵک یعنی ئەتەکێتی جلبەکردنیان نییە ئیسا خوێندکاری ئێمە تەخەڕوجەکە لە بەردەم کاتب عەدلا ناتوانێت عەریزەیەک بنووسێت ئەمە کێشەیە بۆ لە بەرەوەی خۆی مەشغوڵ کردووە بەشتێکەوە خۆی مەشغوڵ نەکردووە بۆ ئەم قۆناغی کە ئەویتیایە خۆی مەشغوڵ کردووە یان طبعا ژیان چۆنە ئەوەی کە ڕابردووە کە ماڵیە لەبیر ناچێتەوە جاری وا هەیە یان وەکو زیکرا ئەمێنێ یان لە زیکرا دەرەچێت جاری وایە گریانیژی بۆ کەی فرمێسکیژی بۆ ڕژی بەڵام تۆ بە کۆیلەی ئەمە ئەبێ یەک دانە گەڵابە لم و چە و خۆڵ و گڵبێنی دیکەی بەسەریە ئەگەر بەس ئاسەواری بمێنە ناختا ئەبێ ئەو مازیە ئەو ڕابردووە توا لێ نەکا هەمیشە ئەم ئیشەی جەنابەت ئەگەر بیری لێ نەکەیتەوە بیری لە دوێنێ بێ کە لە ماڵەوە بووی مەسەلەن ئیستا خەلەلەکەوێتە بەرنامە خەلەلکردن بەرنامە چییە؟ زمان نەوعەیەکی لێیە ئەفکارەکەت ئەڕوا مشەوەشە بین مەسەلەن بۆیە بێت لەگەڵ ئەم دەقیقەیە بژیت لەبەرەوەی ئینسانی ئەم دقیقەیە نە مستەقبەلە کە چاوەڕێکراوە نە ماضیە کە ڕابردووە ئیستا تۆ ئەهلی ئیستین با لەم کاتەیە مامەڵە بکەین با ئەوەی لە لەزەت و چێژ لە کاتەکەم ببینین ئەو کاتە هەرچیەک یعنی ئیستا تۆ بە چێژەوە بە لەزەتەوە ئەم کارت نەکەی موفق و سەرفراز نابی ئەگەر بدەوێت بەس چاو لە فڵان مقدم کەی دوو لە جەنابە طبعا دوو لە جەنابتە موفق نابێ ئینسان ئەبێ بەوەی خۆت تەقویە بکە خۆت هەر خودی خۆت ئەو سیفەتەی تیاتایە کە ئەوانەی کە لە دەرەوەی تەلەڤیزیۆن و کامێرا ئەمان بینن پێمان ئەڵێن ئاوێنەی ئێمە طبعا بۆ ئەوە بێ کە من دروست کات بۆ ئەو نەبێ کە من هەدم کات من لێم بدات هەمیشە ئەبێ بە نەظەری ئەعتیبار وەرگیرێ یعنی تۆ جاری وایە سەیری بەرنامەکانی خۆت کەرەوە بزانە خەلەت بەس بە ئینسافانە ئەبێ ئینسان منصیف بێت بۆیە ئەو تەلەبەیە کە بە منی و تۆ مامۆستا دایک و باوکم هیچ نەسیحەتی نەکردوم ئەمە زۆر موشەجیعە و زۆر دڵخۆشکەرەیە و زۆر پێم خۆشە لەبەرەوەی گەشتۆتە ئاستێک کە بتوانێت عیبێکی دایک و باوکی عیبێک هەمیشە مەبەستم ئەوەیە کە بۆ بە خەلەل بۆ ژیانی خۆی نەک عیبێکی ناو ماڵەکە پیشان بات یعنی بۆیە پێویستە ئینسان لە هەموو ئاستێکا لە هەموو بوارێکی ژیانە هەوڵ بدات
بە شێوازێکی سەرکەوتانە مامەڵە بکات ئەویش ئەوەیە کە دوور لە چاو لێکەری و تەقلید باشە مامۆستا ئێمە زۆر باسی کاریگەری خراپەکانی چاولێکەریمان کرد لەوەی مرۆڤ دنیا پێشکەوتووە ژیان پێشکەوتووە چاولێکەری هەر هەبووە لاسایکردنەوەرە بۆ هەندێک جار ئەو لاسایکردنەوەش بۆتە ئەوەی کەسێک یاخود کۆمەڵگەیەک سەرکەوێت لە چه حاڵەتێکدا لە چه ئاستێکدا چاولێکەری و لاسایکردنەوە شتێکی ئاساییە و ئەتوانی یارمەتی دەربێ بۆەوەی هەنگاوی باشترنی لە ژیاندا کاتێک چاولێکەری ئەبێ بە صفێتێکی مەحموود یعنی صفەتێکی خوازرا و بڵین ئەو کاتێک کە ئەو چاوەی کە لە مقابلەکەم ببێ بە مایەی تەکمیلەی ژیانی من نەبێ بە مایەی خەلەل لە ژیاندا کاتێک کە چاو لە یەکێک ئەەکەم ئەبێ هەوڵ بم شتێکی لێوە فێر بم ئیسە خۆ شاگرد کاتێک کە ئەچێ بۆ لای وەستا و لە ژێردەسی وەسایە ئیشەکات ئەوە زۆربەی ژیانی ڕاستە بە مقابل ئیشەکە و پارەی لەسەر وەرەگرێ بەڵام چاولێکەریە ئەوە لە چاولێکەری لە سەنعات و لە وەکووتم پێشوو تەکنەلۆژیا و عیلم و معریفەت و زانست و زانیاری و نووسین و خوێندنەوە و چاو لە تۆ ئەەکەم کتێب زۆرە خوێنمەوە ئەوە مهمە بەڵام هەوڵ بم ئەم چاولێکردنە کاتی نەبێ یعنی خۆمی لەسەر دابمەزرێنم بۆیە چاولێکردن لە شتە باشەکانە و لە شتە مەحموودەکانە ئەوەیە کە ژیانی من جوانترکە ژیانی من باشترکە من بەرەو پێش بەرێ و لە قەبم زیاتر پێ ببەخشێ و لە ناو خەڵکا زیاتر بمناسێنێ و پێی جوان بم نەک پێی لەکەدار بم و خەڵک بزانن کە ئەم سیفەتە عامە لە هەموو خەڵکان نەک تەنها لە شخصێکایە ئیسە تۆ لە بۆ نمونە خی پەروەردگار کەسێ وا دروست دەکات کە خەلەلەکەی لە زمانە کەسمان چاوی لە یەکەین خەلەلەکەی لە زمانە قسەکانی ئەی بڕێ کەسمان چاوی لە یەکەی یەکێک بۆ نمونە خی تەعالا بە نابینا دروستی کردووە هەر یەکێ لە ئێمە یەت پەڕۆیە بنێ بە چاوی بڵێ با یەک چاو ئیشکات چاوەکەی کەم خەزنکەم بۆ ماوەی کەم بۆیە هەمووی ئێوێ بەشتی باشەوە خۆی خەریک کات وە چاوی لێ بکات ئەو شتە باشانە ئەبێ هی عام بن هی تاگ نەبن یعنی ئەم صفاتانەی کە من پێشەخات کە چاوی لێ یەکەم ئەبێ هەمیشە 1 و 2 و 10 و 15 و 20 ئەم ئیشان کردبێ بۆیە یەک کەس بە تەنها مەبەستم لە صفاتی خولوقیەکەیە ئەمما وەکو تەکنەلۆژیا و علم و زانست و خیبرە و ئەزمون و ئەم شتانە کە پایەکەی والله گەرنی ئازابێ هەتا بەیانی چاو لە خەڵکات و هەتا بەیانی بەرنامە گوێ لە بەرنامە بگرێ وە سەفەری بۆ بکات وە دەورات ببینێ بۆ ئەوەی چاو لە یابانی ژنومێر دەکەن مناڵێکیان هەیە طبعا لەوێ لە زۆرتر دوو مناڵ زیاتر نییە باوکەکە سیارەی تۆتامان بۆ نێرێ دایکەکە نیسانمان بۆ نێرە مناڵەکە لاپتۆپمان بۆ نێرێ چونکە ژینگەکەی وایە ئیستا تۆ سەیری کە لەبەروی بەشتی یعنی شخصێکی یابانی لە تەقریح خوێن بۆ ئەگەر ڕێزما بۆ جەنابتان و بینە ڕووبی سەر شخصێکی یابانی لە ساڵێکە 47 سێکسەکە سینیەک لە ساڵێکە 90 سێکسەکە لەبەرەوەی مێشکی لای عیلم و زانست و زانیاریە ئێ باش چاو لەو بکە باشە شتی باش بێنە ئێمە تازە بە تازە ئەڵین وەڵا فڵان کەس چاوی لێ کراوە فڵان کەس چاوی پیسەت خوا چاوپی ئەگەر یەکێک چاوێکی لێ بکرێ یابانیە ئەو هەموو توێتە جوانەمان بۆ نێرێتەوە قەت 20تانە لە مەحمەدی فڵانی یابانی نەهاتی وڵات چاوی لێکراوە فەقیرە لە ماڵەوە وەزعی شڕە ئەم چاو پیسی وشتە لە کۆمەلگای ئێمە لە کۆمەلگای تەمبەڵخانەیە هەیە وڵا فڵان چاوی پیسە چاوی لێکردم ناتوانم میترە شتە بکەم مناڵم نابێت و ناکەم ژن نایەنم ئەمە چییە؟ ئەم قسانە چیە؟ ئەمە تەندروست نییە ئەمە طبیعی نییە ئەمە ئەوەیە کە ئینسان کۆڵەوارەکات بۆیە هەوڵ بین شخصیەتی خۆمان ناسراو بێ و شخصیەتی خۆمان دیاری بێ و خۆم لا خۆم مهم بێ و استعدادی ئەوەم هەبێ کە ناخم بگۆڕم ئینسان نابێ بە ئینسانی کامڵ آخر ئینسانی کامڵ هەیە لەگەڵ شکلی ئینسانە سە تۆ شکلێکی شێردانێ ئەو ماسەی دەکەین جوانە بەس مامە شێرە لێ خۆی کا بەژوورە کەسمان لە ستودیۆیانە کەوای کرد کەسمان نابێنین بۆیە ئینسانی حەقیقی و کە بدەوێ ئەبێ ناخی بگۆڕێ هەوڵ با ناخی بگۆڕێ و هەوڵ با طبع و سلوکی بگۆڕێ بەرەو باشتر و چاکتر بەرەو جوانتر بەرەو ئاساییتر بەرەو تەندروستتر چونکە ئێمە هەوا دروست بووین کە لە هەموو مەرحلەیەکە هەست بە غەڵەتی خۆمانەکەین هەست بۆیە کەسێک کە ڕۆژێ معلومەیە فێر بێ ئەو معلومەیە واد لێکا کە بڵێت تۆ جاهیل بووی ئەوە قولی ئیمامی شافعی وما ازددت علما إلا زادني علمي بجهلي کاتێک کە عیبارەیەک فێرە بی جملەیەک ئەوە هەر ئەو جملەیە بەڵگەیە کە تۆ جاهیل بووی پێشەوە بۆیە قۆناغەکانی ژیان هەمووی ئاوایە ڕۆژێ جاهیلین ڕۆژێک کەمین ڕۆژێ کورتین ڕۆژێ پێم نییە ڕۆژێ ئەبێ وردە خۆمان دروستکرد زۆر سپاس بۆ مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ سپاس بۆ زانیاری